بەخێر بێن بۆ تۆماری دەنگی باسی بکەین کە لەلایەن لاها پێشکەش کراوە. سەکۆیەکی ئۆنلاینە کە کچانی هەرزەکار و ژنان تیایدا دەتوانن زانیاری دەربارەی تەندروستی و سەلامەتی و خۆشگوزەرانی خۆیان وەربگرن. ناوەڕۆکەکانمان لەسەر بنەمای زانیاری زانستی دانراون و تەنها بۆ مەبەستی فێرکاری. بۆ مەبەست لە بابەتەکان ئەوە نییە کە ببنە جێگرەوە بۆ ئامۆژگاری یان چارەسەری پیشەگەرانە. من ناوم مەریەمە. ئەمڕۆژ قوڵ دەبینەوە ناوجیهانی سەرنجڕاکێشی سۆشیال میدیا. پلاتفۆرمی سۆشیال میدیایی وەک فەیسبوک، ئینستاگرام، تیکتۆک، تویتەر و سناپچات چۆنەتی هاوبەشیکردنی وێنە، ڤیدۆ و نامە لەگەڵ هاوڕێیان و کەسانی تردا گۆڕیوە. فەیسبوک ئەو شوێنەیە کە دەتوانیت نوێکارەکان و وێنەکان بڵاو بکەیتەوە و دەتوانیت پەیوەندی لەگەڵ هاوڕێ و خێزانە کەس بکەیت. ئینستاگرام بۆ هاوبەشیکردنی وێنە و ڤیدۆ لەگەڵ فۆلۆوەرەکانتە. تیکتۆک ڕێگەی هاوبەشیکردنی ڤیدۆی کورت و خۆشە پێدەدات، زۆر جاریش مۆسیقەیان لەگەڵە. تویتەر ڕێگەت پێدەدات کورتە نامە و نوێکارەکان بڵاو بکەیتەوە کە پێی دەوترێت تویت. سناپچات ئەپێکە بۆ ناردنی وێنە و ڤیدۆکان کە دوای ماوەیەکی کورت لا دەبرن. ئەم پلاتفۆرمانە دەتوانن خۆش و بەسوود بن، بەڵام مەترسیان هەیە لەسەر سەلامەتی. پۆستەکانت دەتوانرێت ببینرێت و کۆمنتیان لەسەر بکرێت و لەلایەن زۆر کەسانەوە بڵاو بکرێتەوە. بۆیە زۆر گرنگە ئاگاداری ئەو شتانە بیت کە هاوبەشی دەکەیت. ئەمڕۆ هەندێک ئامۆژگاری گرنگ دەخینە ڕوو لەسەر چۆنێتی مانەوەت بە سەلامەتی لە کاتی بەکارهێنانی سۆشیال میدیادا. زانیاریەکانت بپارێزە. هەمیشە ڕێخستنەکانی تایبەتمەندی و پاراستنی ئەکاونتەکەت بپشکنە. وریا بە لە کاتی هاوبەشیکردنی ئیمێل، ژمارەی تەلەفۆن یان ئەکاونتی سۆشیال میدیاکەت. دڵنیا بە لە پاراستنی وشە نهێنیەکانت. ئەم زانیاریانە یان زانیارە تایبەتەکانی ترت هاوبەشی مەکە لەگەڵ کەسانێک کە متمانەت پێیان نییە. ئەکاونتەکانت یان پۆستەکانت بکە بە تایبەت. تایبەتیکردنی ئەکاونتەکانت بۆ مانایی کە تەنها ئەو کەسانی کە پەسەندت کردووە ببنە هاوڕێ یان پەیوەندی تۆ توانای بینینی پۆستەکانتیان هەیە. ئەمە یارمەتی دەرە بۆ سنووردارکردنی ژمارەی کەسان وەک کۆنتڕۆڵکردن لەسەر توانای کەسان لە بینین و کۆمنتکردنی پۆستەکانت. هەروەها بژاردەی تایبەتکردنی تاکپۆستیشت هەیە. کۆنتڕۆڵی کۆمنتەکان لە سۆشیال میدیاکانت بکە. دەتوانیت کۆمنتەکان دابگیرسێنیت یان بیکوژێنیتەوە بۆ ئەکاونتەکەت یان بۆ تاکە پۆستەکان. جگەلەوەش فلتەری کۆمنتەکان بەکاربهێنە بۆ بلۆکردنی کۆمنتەکانی کە وشەی زیان بەخەش یان توندی تێدایە. هەروەها فلتەری تایبەت دابنێ بۆ بلۆکردنی ئەو کۆمنتانەی کە وشەکانی تۆ دیاری دەکەیت تێدایە. بلۆک و راپۆرتی بکە. دڵنیا بە لە هەمیشە بلۆکردنی کۆمنت یان نامەکانی ئەو کەسانەیە کە داوای زانیاری کەسیت لێ دەکەن یان ناوەڕۆکی نەگونجاو یان ڕق و کینت بۆ دەنێرن. هەمیشە راپۆرتی ئەو ئەکاونتە یان کەسە بکە کە ناوەڕۆکی نەگونجاو یان زیان بەخش لەگەڵ کەسانی تر یان ڕاستەوخۆ لەگەڵتدا هاوبەشی دەکەن. راپۆرتەکان بە شێوەیەکی نەناسراون و لەوانەیە ببێتە هۆی لە دەستدانی ئەکاونتەکەیان یان دەستگەیشتن بە پلاتفۆرمەکە. دەتوانیت ڕێنمایەکانی چۆنێتی بلۆکردن و راپۆرتکردن هەنگاو بە هەنگاو بدۆزیتەوە لایەکەکەمان بۆ هەر پلاتفۆرمێکی سۆشیال میدیا. بیر لەو شتانە بکەرەوە پێش ئەوەی هاوبەشی بکەیت. هەمیشە ئاگاداری ئەو شتانە بە کە هاوبەشی دەکەیت، بە تایبەتی وێنە و ڤیدۆکان. تەنانەت ئەگەر ئەکاونتەکەت تایبەتیش بێت. بە وردی بیر لەوە بکەرەوە کە ئایا ئەوە شتێکە کە دەتەوێت کەسانی دیکە بیبینن؟ هەرچەندە دەتوانیت دواتر پۆستەکە بسڕیتەوە، بەڵام خەڵک دەیبینن کە تۆ چی بڵاو دەکەیتەوە و دەکرێت سەخت بێت شتێک بە تەواوی لە ئینتەرنێت بسڕیتەوە. هەروەها لە بیرت بێت ئەگەری کاریگەری ئەو شتانەی کە تۆ پۆست یان کۆمنت دەکەیت لەسەر کەسانی تر لە بەرچاو بگریت و ئایا ئازار یان شەرمەزاری کەسێکی تر دەکات؟ پشوو بدە. سۆشیال میدیا دەتوانێت ئالوودەکەر بێت و دەتوانێت کاریگەری لەسەر چۆنێتی هەستکردنمان هەبێت. هەندێک جار وامان لێ دەکات هەز بە ماندوێتی، دڵەڕاوکێ، نائومێدی یان تەنانەت تووڕەبوونیش بکەین. تێبینی هەستەکانت بکە کە چۆنە لە کاتی بەکارهێنانی سۆشیال میدیا و ئەگەر تێبینی ئەوەت کرد کە کاریگەری نەرێنی لەسەرەتەیە پشوویەکی لێوەرگرە. هەروەها هەوڵی چاودێریکردنی بڕی ئەو کاتێک کە لەسەر سۆشیال میدیا بەسەری دەبیت بکە. دەتوانیت تایمەرێک دابنیت بۆ بەکارهێنانی بۆ ماوەیەکی دیاریکرا و دواتر بەکاری نەهێنیت لەو ڕۆژەدا. یان تەنها بەکارهێنانی بەبڕێکی کەم لە ڕۆژدا. لەبیرت بێت
بەکارهێنانی سۆشیال میدیا بریتە لە هەڵبژاردننی ژیرانە و سەلامەت. تۆ بڕیار دەدەیت ئەگەر بەکاری بهێنیت یان نا. هەروەها بڕیاری تۆیە کە ئەکاونتەکەت بکەیتە گشتی یان تایبەت و ڕێگە بە کۆمنت بدەیت یان نا. هەروەها تۆ توانای بەڕێوەبردننی بڕی ئەو کاتت هەیە کە لەسەر سۆشیال میدیا بەسەری دەبێت. هەمیشە بژاردەی سڕینەوەی هەر ئەکاونتێکت هەیە. ئەو بڕیارانە بدە دەربارەی سۆشیال میدیا کە سەلامەتی و تەندروستی و هەستکردنت بە باشی دەپارێزێت. ئەگەر پرسیاری ترت هەیە یان دەتەوێت قسە لەگەڵ کەسێک بکەیت، دەتوانیت سەردانی laha.org بکەیت بۆ پەیوەندیکردن بە دابینکەرێکی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی کلیککردن لەسەر دۆزینەوەی خزمەتگوزارەکان یان بۆ گەڕان بە دوای بابەتی زیاتر بە بەکارهێنانی ئەرکی گەڕان.